عليك. وەکگادار ئێمە لە سەرەتای لە نهایەتی ساڵی 2025 پێشەنگایکی ئەیمان کردەوە کە ئێستا ئیلمیکی تازەیە زیاد لە 13 پرۆژەمان تەقدیمی پارێزگای هەڵەبجە کردیان پرۆژانە خۆی لە چەند بوارێکی جیاجیا و لە ڕۆشنبیری لە بڵێن لە ئەمنی لە کوشتتوکاڵ ئەبینیەوە لە بوارە جیاجەکانەکە ئەمانە هەمووی تەقدیمی بەرەبەرایەتەکان کراوە خزمەتیشی زۆرەکە ئەگەر ئیشی لەسەر بکرێت کە بە سوپاسەوە قایمقامێت و حافەزی هەڵەبجە شاکن بەدەمە پرۆژانەمانەوە بەدڵنیایەوە بەدەمەوە هاتنی ئەوان و بە هەندوەرگرتنیان و هانی خوێندکارەکانمانەیە هانی مامۆساکانمانەیە کە زیاتر خزمەت نوێگەری زیاتر بکەن. سەلام دکتۆر سەرشێخ سەڵاح ڕاگری کۆلێجی زانست. باشە من لە خەڵازەوە هاتووم یاریدەری پزیشکم لە 1995 تەندروستی کۆمەڵگەی لە سلێمانی تەواو کردووە لە 2000 دامەزراوم لە پرسیاری مەڵبەندی تەندروستی هەڵشۆم 31 ساڵە لەسەر نەخۆشیەکانی پێست بە تایبەتی توێژینەوەکەم لەسەر سەدەفیە هەموو جۆرەکان بە زیاتر لەسەر سەدەفیە لەنا باڵێکی ئێکزیما دەردەڕێوی زیبکە پاڵا خەڵکە شارزان هەموو چارەسەرم کردووە خەڵکەم دەزانێت بەس سەدەفیەکە نەخۆشیەکە مەسەلەن تا سەعیلاجی 100% نییە جار دێتەوە بەس من توانیمە تا حەدێک چارەسەری کەم بە نرخێکی زۆر کەم و لە ماوەیەکی زۆر کەمیشە بە عیلاجی طبی ناعشە زیاتر کرێمات بەکارمێنەوە کرێمان شەوەندە مزعفاتی نییە وەکو حەبوو دەرزیوانە توانیمە نەتیجەوەی بە چەند ساڵێک دوای مەسەلەن 15-20 ساڵێک ئەو جاو توێژینەوەی بێنمەین ئیدی خەڵک زۆر سودی لێ بینیوە لە بەغدا لە ئەوروپا لە ئێران لە زۆربەی شوێنەکان هەموو بە تەلەفۆن لامن و بە دەنگیش لامن بە قسەکردن نەفەرم لە مەسەلەن نزیکەی 3 دەفتەری لە خۆیاوە من بە 30,000 طبعی خۆمان چارەسەرم کردووە لە ماوەی 1 هەفتەدا. شكرا جزيلا لهذا اللقاء وهذه الفرصة وشكرا لحلبجة على هذا الاستقبال. زۆر سپاس بۆ ئەم دیدار و سپاس بۆ هەڵەبجە بۆ ئەم پێشوازیە گەرمە. ئەمڕۆم پێشەنگایە لە هەڵەبجە بە ڕووداوێکی گرنگ و کاریگەردا دەنرێت لە نێوانی کیشوەرەکاندا و کەسێک هەیە ناوی دکتۆر وەلید غازی فەرمانە ئەوەی ئاشکرا کردووە کە مۆسیقا ڕۆڵ و کاریگەریی گەورەی هەیە لە نێوانی جۆری خوێنی مرۆڤەکاندا. جۆری خوێن 4 جۆرە و مرۆڤ 6 لیتر خوێنی تێدایە چۆن دەجوڵێت و چۆن جوڵەکان لە گۆرانەکاندا ڕنگ دەداتەوە بەو شێوەیە ئەو جوڵەیە دەگوازرێتەوە بۆ بەشەکانی جەستە و ئاواز و موزیک تێکەڵی جوڵەی خوێنە بێت بۆیە ئەمە ڕووداوێکی کاریگەرە لە نێوان کیشوەرەکاندا و لە جیهانیشدا. سپاس بۆ کەناڵەکەتان. من ناوم مامۆستا وەلید غازیە یەکەم دکتۆرم کە جۆرێکی نەخۆشی ئۆتیزمم بە مۆسیقا ئاشکرا کردووە. يعتبر الحدث الأول بين كل القارات في العالم.